ئێرە ڕادیۆی دەنگیگەلە. سەرانی هێژە بە یارمەتیە و کارانم گەشتی هەواڵەکانی ئەم کاژمێرەتان پێشکەش دەکەین. ئەندامێکی کۆمیتەی بەڕێوەبەری پەکەکە دەڵێت بەرخۆدانی گۆڕەپانەکانی هەرێمەکانی پاراستنی مدیا دوژمنی خستوەتە ناو زەلکاوی شکستەوە و هەڵبژاردننی بیستی ئەم مانگا دەرفەتێکی گەورەیە بۆ لێپرسینەوە لا هێرشی داگیرکاری و قڕکەری هاوکار و نۆکەرانی داگیرکەران. لە میانی بەشداریکردنی لە بەرنمەیەکی کەناڵی میدیا خەبەردا دۆران کاڵکان ئەندامی کۆمیتەی بەڕێوەبەری پارتی کرێکارانی کوردستان پەکەکە باسی لا شکستە گەورەکانی دەوڵەتی داگیرکەری تورک لە هەرێمەکانی پاراستنی میدیا دەنگ هەڵبڕینی گەل و هەڵبژاردننی بیستی ئەم مانگا بۆ خولی شەشەمی پەرلەمانی هەرێمی کوردستان کرد. لە بەشداریەکەیدا دۆران کاڵکان ئاماژەی بەوەدا بەرخۆدانی گۆڕەپانەکانی هەرێمەکانی پاراستنی میدیا دوژمنی قوفڵ کردووە و خستوویەتە ناو زەلکاوی شکستی خۆیەوە. بەرخۆدانی هەرێمەکانی پاراستنی میدیا بەرخۆدانی تەواوی کوردستانە و هەبوونی ئازادی تەواوی مرۆڤایەتیە، یعنی پێویستە هەموو کەسێک خاوەنداری لە بەرخۆدانی هەرێمەکانی پاراستنی میدیا بکات. پێویستە گەلی باشووری کوردستان ڕۆشنبیر، سیاسەتمەدار، گەنجان، ژن و کرێکاران لە بەرامبەر هێرشەکاندا بێدەنگ نەبن و بوێری بنوێن و زیاتر دەنگی خۆیان هەڵبرن. کاڵکان هەڵبژاردننی بیستی ئەم مانگەی با دەرفەتێکی گەورە بینی و وتی دەگوترێت لا بیستی تشرینی یەکەمدا هەڵبژاردن دەکرێت. هەڵبژاردنەکە دەرفەتێکی گەورەیە بۆ لێپرسینەوە لا هێرشی داگیرکاری و قڕکەر. دەرفەتێکە بۆ هەموو کەسێک هەڵکەوتووە. پێویستە با هێرشە قڕکاری و کۆلۆنیالیەکان بڵێن ئیدی بەسە، با دەسەڵاتداری بڵێن بەسە دەرگاواڵاکردن بۆ هێرشەکان. ئەندامەکەی دەستەی بەڕێوەبەری پەکەکە هەروەها تیشکی خستە سەر ئەوەی پێویستە وڵات پارێزانی باشووری کوردستان ڕابەرایەتی ئەم هەڵویستە بکەن، وەک چۆن ئەوەی کۆمەڵگەی باشووری کوردستان لا مێژوودا لا دژی فاشیزمی سەدام حوسێن تێکۆشاوە. پێویستە لە ئێستاشدا بە هەمان شێوە لە بەرامبەری هێرشە داگیرکاریەکانی فاشیستی ئاکەپە مەهەپە و ئەوانەی هاوکاری دەکەن ڕابەرایەتی لە هەڵویستی وڵات پارێزی بکات. هەروەها کاڵکان جەختی کردەوە پێویستە پیشانی بدات کە لایەنگری ئازادی هەبوون و ئیرادەی کوردە و پێویستە بتوانێت ڕابەرایەتی هەڵویستێکی لەو شێوەیە بکات. بەڕاستیش لەمڕۆوە قۆناغێکی گرنگی مێژوویە لە ڕۆژگارێکی لەو شێوەداین و ئەمە دەرفەتێکی مێژوویە. لە کۆتاییشدا دەڵێت لەو باوەڕەداین گەلی باشووری کوردستان لە بیستی تشرین یەکەمدا وانەیەکی مێژووی دەدەن با هێزی داگیرکەر، لکاندن و هێرشکەر هەمیشە بە ئەوانەی هاوکاری و نۆکەرایەتیان بۆ دەکەن. لە چوارچێوەی قۆناغی دووەمی دەستپێشخەری ئازادی بۆ بەڕێزۆجەلان چارەسەری سیاسی کێشەی کورد ڕێکخراوە کوردیەکان و تەفگەرە شۆڕژگێڕەکانی تورکیا لە کۆنگرەیەکدا ڕاگەیاندراوێکیان لە شاری لەندەن بڵاو کردەوە. کۆنگرەکە بە بەشداری ئەنجومەنی گەلی کورد لە بریتانیا و پێکهاتەکانی کۆنگرەی نەتەوەی کوردستان کەنەکە، ئەنجومەنی سووریای دموکراتیک مەسەدە و نوێنەری بزوتنەوەی گۆڕان و هاوسەرۆکی پێشووی هەدەپە و نوێنەری بریتانیا لە کۆنفدراسیۆنی مافا دیموکراتیەکانی ئوروپا بەڕێوەچوو. هاوسەرۆکی ئەنجومەنی گەلی کورد لە بریتانیا ڕایگەیاند تا سەرخستنی هەڵمەتی ئازادی بەردەوام دەبن لە خەبات و تێکۆشانیان. دواتریش هاوسەرۆکی ئەنجومەنی گەلی کورد ڕاگەیاندراوێکی هاوبەشی خوێندەوە و ڕایگەیاند سیستەمی گۆشەگیری و ئەشکەنجە بۆ تێکدانی هۆشی کوردی ئازادە، ڕێبەراپۆ پارادایمی ئاشتی و یەکسانی بۆ خەڵکی ڕۆژهەڵاتی ناوەڕاست و جیهان و بە تایبەتیش بۆ گەلی کورد دەستبەر کرد و بۆ ئەمەش چەندین ساڵە لە تێکۆشاندایە. لە بەردەوامیدا ئاماژەی بەوە کرد هاوسەرۆکی ئەنجومەنی گەلی کورد و دەڵێت گەلی کورد و دۆستەکانیان پێداگرن لەسەر ئازادی ڕێبەری گەلی کورد و چەندین کەسولایەن پشگیری ئەم هەڵمەتە دەکەن. هەروەها ڕاشیانگەیان دووەمین ساڵی هەڵمەتی نێودەوڵەتی دەستی پێکردووە و لەگەڵ نزیکبوونەوەی ساڵیادی پلانگێڕی نێودەوڵەتی دژبا ڕێبەراپۆ گەلی کورد بۆ پشگیری لە بەرخۆدانی ڕێبەراپۆ و موسوگەرکردنی ئازادی ئەو لە یەکتر کۆ دەبنەوە و بەرخۆدان با ڕەنگی جیاواز بەردەوامە و ئێمە داوا لە کوردانی بریتانیا و دۆستانمان دەکەین
دەکەین کە چالاکانە بەشداری لە دوومین ساڵی هەڵمەتەکەدا بکەن و با هێزی ڕێکخستنی خۆمان دیواری ئیمراڵی تێک دەشکێنین و ڕێبەراپۆ ئازاد دەکەین. هەپەگە ئاماری چالاکی گەریلای دژی سوپای تورک ئاشکرا کرد و ڕایگەیان لەو مانگەدا لە مانگی ئەیلولدا هێزەکانمان 112 چالاکیان دژی سوپای تورک ئەنجام داوە و تیایدا 28 سەربازی داگیرکە سزادراون و کە یەکێکیان پلە باڵا بووە و هەروەها گورز لە هەلیکۆپتەرێکی سکۆرسکی وەشێندراوە و دەشڵێن داگیرکەران 51 جار بە چەکی قەدەغە کرا و هێرشیان کردوتە سەر سەنگەرەکانی بەرخۆدان. ناوەندی ڕاگەیاندن و چاپەمەنی هەپەگە سەبارەت بە ئاماری چالاکی و هێرشەکانی دەوڵەتی تورک لە مانگی ئەیلول ڕاگەیاندراوێکی بڵاو کردەوە و ڕایگەیان گەریلاکانی ئازادی کوردستان کە ڕێبواری هێڵی فیداین لە مانگی ئەیلولدا با ڕۆحی فیدای ئاپۆیی و لا دژی هێرشەکانی سوپای داگیرکەر و قڕکەری دەوڵەتی تورک بوونەوە. هەپەگە لە ڕاگەیاندراوەکەیدا ئاماژەی بۆ کردووە گەریلاکانی ئازادی کوردستان لە مانگی ئەیلولدا با ڕۆحی فیدای ئاپۆیی و لا ڕوبەڕووبوونەوەی هێرشەکانی سوپای داگیرکەر و قڕکەری دەوڵەتی تورک لە باکووری کوردستان لە ماردینەوە تا بۆتان لە ئامەدەوە تا درسیم و گارزان سوپای داگیرکەر ئوپراسیۆن و بردومانی بێشماری ئەنجام داوە. لە هێرشی دژبا سوپای داگیرکەری تورکدا هەواڵانمان زەرتەشت سروج، ڕێباز باگۆک و هەروەها هەبوون پیرۆ و بۆتان ئۆسیان ئازایانە شەڕیان کرد و شەهید بوون. لە مانگە ئەیلولدا کە بردومان و هێرشەکانی سوپای داگیرکەری تورک زیادی کرد، ناوچەکانی پاراستنی مێدیا 51 جار با چەکی قەدەغە کرا و 8 جار با فڕۆکەی بێفڕۆکەوان و 169 جاریش با هەلیکۆپتەری هێرشبەر و 303 جاریش با فڕۆکەی جەنگی بردومان کراون. لە کۆتاییشدا هەپەکە ڕێگەیان گەریلاکانی ئازادی کوردستان با ڕۆحی فیدای ئاپۆیی و تاکتیکی گەریلا وڵامی هێرشەکانی دەوڵەتی داگیرکەری تورکیان داوەتەوە و لە ماوەی مانگی ئەیلولدا گەریلاکان جارێک لە ئاسمانەوە و 111 جار لە زەویەوە 112 جاریش با تاکتیکی جیاواز چالاکیان ئەنجام داوە و لە ئەنجامی ئەو چالاکیانەدا سەردار پەیا عوسمان ئایان و 27 داگیرکەر سزادراون و 11 داگیرکەریش بریندار بوون. ئامارەکانی مانگی ئەیلول باوردی بەم جۆرەیە. ئاماری بەرفراوانی تێکۆشانی مانگی ئەیلول هێرشەکانی سوپای داگیرکەری تورکیا 303 جار با فڕۆکەی جەنگی هێرش کراوە، 169 جار با هێلیکۆپتەری هێرشبەر، هەروەها 51 جار با تەقەمەنی قەدەغە کرا و 8 جاریش با فڕۆکەی بێفڕۆکەوان. 4 شەهید لە مانگی ئەیلولدا شەهید بوون و چالاکیەکانی گەریلا لە ئاسمانەوە 1 جار بوو، 111 جار لە وشکانیەوە گەریلا چالاکی ئەنجام داوە و 112 جاریش کۆی گشتی چالاکیەکانی گەریلا بوو. کوشتنەکانی دوژمنیش ژمارەی ئەو کەسانی کە داگیر کراون و سزا دراون، ئەو داگیرکەرانی کە سزا دراون 27 کەسن و ژمارەی داگیرکەرە پلە باڵاکانیش کە سزا دراون 1 کەسن و ژمارەی داگیرکەرە بریندارەکانیش 11 کەسن. هەروەها ئەم ئامیرانە لە ناوچوون 2 سیستەمی ڕادار، 1 کۆگای چەک و تەقەمەنی، 1 بۆم هاوێژی بە زنجیر و 5 فڕۆکەی بێفڕۆکەوان و 4 کامێرای چاودێڕی و 3 سەنگەر و 1 وزەی خۆر و هەروەها ئەو ئامیرانی کە گورزیان لێوە شێندراوە 2 هێلیکۆپتەری هێرشبەر بووە، 1 هێلیکۆپتەری سکۆرسکی بووە، 3 سەنگەر بووە و 1 کەپچە. ئەو ئامیرانش کە دەستیان بەسەرداگیراوە لەلایەن گەریلاوە 1 فڕۆکەی بێفڕۆکەوانی چەک هەڵگر بووە. مقداد میری وتەبێژی وزارەتی ناوخۆی عێراق سەبارەت بە هێرشێکی چەکداری بۆ سەر هێز ئەمنیەکانی عێراق و ژمارەی زیانی گیانەکان ڕاگەیان کەمێک پێش ئێستا هێزێکی هەواڵگری لا لیوەی 42 فیرقەی 11 بەنیازی ئەنجامدانی ئۆپراسیۆنێک بوون لا دۆڵی زاخیتۆنی سەرباش شارۆچکەی ڕەشاد لا سنووری کەرکوک، بەڵام هێزەکە کەوتووەتە بۆ سەی چەتەکانی داعشەوە و ئاماژەی بەوەش کرد مقداد میری باهۆی ئەو هێرشەی چەتەکانەوە 4 سەرباز کوژراون و 3 سەربازی دیکەش بریندار بوون. بریندارەکان برینەکانیان مامناوەند و سوکە. ئەمانە لا کاتێکدایە هێزی ئاسمانی عێراق چەند جارێک دۆڵی زاخیتۆنی سەرباش شارۆچکەی ڕەشادی بردومان کردووە و چەند چەتەیەکی کوشتووە، بەڵام بەهۆی سەختی ناوچەکەەوە بۆتە پەناگایەکی باش بۆ خۆحەشاردان.
هەروەها وزارەتی ناوخۆی عێراق بڵاوی کردەوە لە ئۆپراسیۆنێکی هێزەمنیەکانی عێراقدا توانرا 4 چەتەی داعش لە پارێزگای نینەوە دەستگیر بکرێن و دەشڵێن ئەو چەتانە با پێی مادەی 4 تێرۆر داواکراو بوون. وەزارەتی ناوخۆی عێراق لەبارەی ئەنجامدانی ئۆپراسیۆنێک و دەستگیرکردنی چەند چەتەیەکی داعش لە مووسڵ ڕایگەیان دوای وەرگرتنی زانیاری ورد و پشتبەستن بە زانیاری هەواڵگری دروستی فەوجی سێی سەر بە دەستگای هەواڵگری سەربازی عێراق لە گەڕەکەکانی سەماح گۆکچەعەلی و تسعینی شاری مووسڵ ئۆپراسیۆنێکیان ئەنجامداوە و ئاماژیان بەوەش کردووە لە ئۆپراسیۆنەکەدا توانراوە 4 چەتەی داعش دەستگیر بکرێکە بە پێی بڕگەکانی مادەی 4 تیرۆر لەلایەن دەسەڵاتی دادوەری عێراقەوە داواکراو بوون. هەروە ئەوەشیان خستۆتە ڕوو ئەو چەتانە لە ژێرناوی دیوانجەندەوی ئەو کاتەی داعشکە لە مووسڵ بوون کاریان کردووە و لە کۆتایی ڕاگەیاندراوەکەیشدا دەڵێن ئۆپراسیۆنەکانی هێزەمنیەکانی عێراق بەردەوام دەبێت بۆ لە ناوبردن و دەستگیرکردنی چەتەکانی داعش لە سەرجەم ناوچەکانی عێراق. نەجات نەجمەدین سیاسەتمەداری کورد سەبارەت بە فراوانکردنی هێرشەکانی دەوڵەتی تورک لە هەرێمی کوردستان و خۆستنەوەی گرژیەکانی ناوچەکە ڕایگەیاند تورکیا ململانەی بەردەوامی نێوان ئیسرائیل و ئێران دەخۆزێتەوە لە ئەگەری بەشداریکردنی عێراق لەو ململانانێ. تورکیا با مەبەستی فراوانکردنی هێژمۆنی خۆی هێز لە ناوچەکانی کوردستان جێگیر دەکات و بۆ ئەم مەبەستەش لە ئێستادا سەرقاڵی فراوانکردنی زیادکردنی نفوزی خۆیەتی لە دۆوەک و ناوچەکانی دیکە. هەروەها نەجات نەجمەدین ئاماژەی بەوەش کردووە تورکیا دەیەوێت هەر ڕووداوێکی سیاسی و ئەمنی لە عێراقدا بخۆزێتەوە وەک ئەوەی لە سەردەمی داعشدا ڕوویدا. ئەو کات دەرفەتەکەی قۆسەوە و پڵاوبوونەوەی هێزەکانی لە ناوچەکە فراوانتر کرد و بنکەی نوێی کردەوە لە نێویاندا بنکەی باشیقا لە نزیک شاری مووسڵ. ئەوەشی خستۆتە ڕوو ئەنقەرە لە قەیرانی ئێستا و سەرقاڵبوونی جیهان و حکوومەتی عێراق با قەیرانی لوبنان و فەلەستین دەخۆزێتەوە و لە کۆتاییشدا دەڵێ تورکیا ماوەی 25 ساڵە بنکەی سەربازی و لە هەرێم عێراق هەیە و هێرش دەکاتە سەر هەرێمی کوردستان کا بەهۆیەوە سەدان کەس بوونەتە قوربانی و ئاوارە بوون. هەروەها زیانێکی زۆری باژینگە و سروشتی ناوچە سنووریەکانی هەرێمی کوردستان گەیاندووە. دەسەڵاتدارانی ئێران بەردەوامن لە دەستگیرکردن و زیندانیکردنی هاوڵاتیانی کورد و لەو چوارچەوەیشدا هاوڵاتێکی کوردی خەڵکی شاری سەوڵاوە لەلایەن دەسەڵاتدارانی ئێران زیندانی کراوە و دەشڵێن ئەو هاوڵاتیە بە 1 ساڵ و 6 مانگ زیندانی سزادراوە. با پێی زانیاریەکان هاوڵاتێکی کورد بەناو ئیبراهیم خیشکار خەڵکی شاری سەوڵاوە و دانیشتووی مەریوان لەلایەن دادگای ئینقلابی مەریوانەوە بە 1 ساڵ و 6 مانگ سزای زیندانیکردن سەپێنراوە. ئاماژە بۆش کراوە دادگا ئەو هاوڵاتی بە هاوکاری لەگەڵ یەکێک لە حیزبە ئۆپۆزیسیۆنەکان تۆمەتبار کردووە. ئاماژەیە سێی ئایاری ئەم ساڵ لە یەکێک لە شەقامەکانی مەریوان ئیبراهیم خیشکار لەلایەن هێزەمنیەکانی ئێرانەوە دەستگیر کرا و پاش یەکمان دەست بەسەرکردن بە دانانی بارمتە با شێوەی کاتی ئازاد کرابوو. وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران ڕایگەیان دەبێت ئیسرائیل و لایەنگرانی بزانن کە ئێران با کردار هەڵویز وەردەگرێت و دەشڵێت با هێرشەکانیان بۆ سەر ئیسرائیل بەرگریان لە مافی شەرعی و پاراستنی سەروەری و یەکپارچەی خاکی ئێران کردووە. ناسر کەنعانی وتەبێژی وەزارەتی دەرەوەی ئێران لا پێگەی تایبەتی خۆی لە تۆڕە کۆمەڵایەتیەکان سەبارەت بە هێرشی ئێران بۆ سەر پایتەختی ئیسرائیل پامێکی بڵاو کردەوە و ڕایگەیان دەبێت ئیسرائیل و لایەنگرانی بزانن کە وڵاتەکەیان بە کردار هەڵویست وەردەگرێت و دەڵێت ئێمە پابندین با سەقامگیری و ئاسایشی ناوچەکە بەڵام بەرامبەر هێرشەکان بێدایانگ نابین. ئەمە هەموو ئەمانە لە کاتێکدایە کە شەوی ڕابردوو لەلایەن ئێرانەوە بە چەندین موشک هێرش کرایە سەر پایتەختی ئیسرائیل و زیانێکی زۆری بۆ وڵاتە گەیاندووە. هێزە چەکدارەکانی یەمەن لە ڕێگەی چەند موشکێکەوە هێرشیان کردە سەر ئیسرائیل و موشکەکان توانیان بگەنە ئامانجەکانیان. هێزە چەکدارەکانی یەمەن سەبارەت بە هێرشێکی نوێیان بۆ سەر چەند ئامانجێکی ئیسرائیل پایاننامێکیان بڵاو کردوێتەوە و ڕایانگەیاندووە لە چوارچێوەی پشتیوانیەکانیان بۆ گەلانی فلستین و لوبنان لە ڕێگەی سێ موشکی جۆری قودسی 5 هێرشیان بۆ ناو قوڵای ئیسرائیل ئەنجامداوە و ئاماژەشیان بۆ کردو موشکەکان توانیویانە بە سەرکەوتووی بگەنە ئامانجەکانیان.
ئەنجومەنی یاسایشی نەتەوەی گرتوەکان دانیشتنێکی کراوە و بە پەلە سەبارەت بە پێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست ئەنجام دەدا. ئەم کۆبوونەوەی لە دوای هێرشەکانی ئێران بۆ سەر ئیسرائیل دێت. میدیا جیهانیەکان سەبارەت بە هۆکار و وادەی کۆبوونەوەی ئەنجومەنی یاسایشی نێودەوڵەتی ئاماژیان بۆ کردووە سەبارەت بە پێشاتەکانی ڕۆژهەڵاتی ناوەڕاست بڕیارە ئەنجومەنی یاسایشی نەتەوەی گرتوەکان دانیشتنێکی بە پەلە ئەنجام دات و تیایدا هێرشەکان ئێران بۆ سەر ئیسرائیل تاوتوێ بکرێت. هاوکات نتانیاهو ڕایگەیاندووە ئێران هەڵەیەکی گەورەی کردووە و باجی ئەو هەڵەیە دەدات. لالایەکی تریشەوە عەباس عێراقچی وەزیری دەرەوەی ئێران ڕایگەیاندووە ئێران بەرگری لە خۆی کردو و ئەگەر ئیسرائیل کاردانەوەی نەبێت هێرشەکانیان کۆتایی هاتووە، بەڵام ئەگەر کاردانەوەی هەبێت وەڵامی توندیان دەبێت. بەڕێزان هەواڵەکانمان پێشکەشکردن بمێنن لا خێر و خۆشیدا.